کوردستانی سەربەرز ناوی سەنگەری شۆڕشی بێبەشان و ملێكراوانی ئێرانی لەسەرە. ڕۆژنامەی هەمشەهری ئانلاین راپۆرتێکی دەربارەی دەرکەوتەکانی فەلاکەت لە پارێزگاکانی ئێران بڵاو کردەوە. لەم راپۆرتەدا سەبارەت بە دوو پارێزگای کوردنشینی کرماشان و کوردستان هاتووەکە. دوو پارێزگای کرماشان و کوردستان لە کۆتایی ساڵی 1399دا لە بواری دەرکەوتەی فەلاکەت باڵانشین بوون، واتە کۆی ڕێژەی ئاوسان و بێکاری لەم دوو پارێزگایەی ڕۆژئاوای ئێران گەیشتوەتە 58 لەسەد. بێگومان وەک هەمیشە ئامارەکانی ڕژیم بە ئامانجی داپۆشینی ڕاستیەکان دەستکاری دەکرێن و لەم بارەشەوە ڕێژەی ئاوسان و بێکاری یان هەمان دەرکەوتەی فەلاکەت لەم پارێزگایانە یەکجارە زیاتر لە ڕێژەیەکە کاڕادەگەێنرێ. ئەگەر لە باسکردنی لیستی دوور و درێژی ئەو زیانە کۆمەڵایەتیە کارەساتبارانەی کە لە پشت ئەم ئامارانەوەن بگوزەرین، هەر ئەم دەرکەوتەیەی فەلاکەت لە پارێزگا کوردنشینەکانی ڕۆژئاوای ئێران دوو دیاردەی کۆچبەری و کۆڵبەری لە پانتاییەکی بەریندا لێکەوتوەتەوە. یەکەم کۆچبەری یەکێک لە دواهاتەکانی ئەم فەلاکەتە کۆچکردنی کرێکاران و لاوانی خوازیاری کار بۆ کوردستانی عێراقا. ئەم دیاردەیە لە ماوەی ساڵانی ڕابردوودا خێراییەکی زیاتری بەخۆ بگرتووە. لەم پەیوەندەدا هەواڵنێری ئیلنا راپۆرتێکی سەبارەت بە بارودۆخی کرێکارانێک کە بۆ کارە ڕەوانەی شارەکانی کوردستانی عێراق دەبن ئامادە کردووەکە باسکردنی چەند بەشێکی ئەو بارودۆخە یەکجار دژوارەی کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەسەر خەڵکی ئێرانیدا سەپاندووە دەردەخات. بەپێی ئەم راپۆرتە ژمارەیەکی زۆر لەم کرێکارانە لە پەراوێزی مەیدانە گەورەکانی شارەکانی کوردستانی عێراق بە ڕوخسارێکی ناڕەحەت و نێوچاوانی گرژەوە دەست بە ئەژنۆ دانیشتوون. ئەوان بە تاسەی دووری لە بنەماڵە و دەردی ژیانەوە هەموو ڕۆژێ بەرەبەیانیان چاوەڕوانن. ئەوان چاوەڕوانی کارن. هەڵبەت هەمیشە کرێکارانی پارێزگا کوردنشینەکانی ئێران بۆ کار بەرەو کوردستانی عێراق ڕۆیشتوون، بەڵام لە ماوەی یەک ساڵ و چەند مانگی ڕابردوودا کە فەلاکەتی ئابووری پانتایی بەرینتری بەخۆگرت و نرخی پارەی ئێران یەکجار دابەزی، شەپۆلی کۆچکردن بەرینتر بووەتەوە. کرێکاران دەستە دەستە بەرەو هەرێمی کوردستان وەڕێ دەکەون. ئەوان زیاتر لە بەشی بیناسازیدا خەریکی کار دەبن کە کارێکی سەخت و پڕزەحمەتە. لە کوردستانی عێراق نە ئیمنی کار ئەوەندە لە گۆڕێدانیە و نە ئێدارەی کار بەسەر کارگاکاندا چاودێری دەکات و نە لێپرسینەوەی کار مانایەکی وای هەیە. کرێکارانی کۆچبەر لەوێ نە سەندیکایەکیان هەیە و نە ئەنجومەنێکی پیشەیی. هیچ کەس نییە لە مافی ئەم کرێکارانە دێفاع بکات. ئەگەر تووشی ڕووداو بن چە بمرن یان کەم ئەندام بن، هیچ یاسایەک لە موچە وەرگرتن و خەسارەت لە گۆڕێدان نییە. بەدەیان جار حەقدەستی کرێکاران لەلایەن خاوەنکارانەوە نەدراوە و کرێکارانیش نەیانتوانیوە ناڕەزایەتی دەربڕن. پاشەڕۆکردن بۆ کرێکارانی کۆچبەر بە مانای ئەوەیە کە بارودۆخی ژیانێکی یەکجار خراپتر تەحمل بکەیت تا بتوانی بڕەپارەیەک وەلانێ و بۆ بنەماڵەکەت کا چاوەڕوانی یارمەتین بینێریەوە. زۆربەی ئەم کرێکارانە لە بینەنی وەکارەکاندا شەو تێدەپەڕێنن کە لە هەموو بوارێکەوە هیچ ئیمکاناتێکی ژیانیان نییە و یەکجار لە بەردەم مەترسی و نەخۆشیدان. دووهەم کۆڵبەری کۆڵبەری یەکێکی دیکە لە دواهاتە ڕێکۆردشکێنەکانی دەرکەوتەی فەلاکەتە لە ناوچە کوردنشینەکان. ئەوەی کە پێدەوترێ کۆڵبەری لە ڕاستیدا گیاندانە لە بەرامبەر پاروەنانێک کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەدەستهێنانی تەنانەت لە حاڵەتی ئاسایی کۆمەڵگای ئەمڕۆدا لە جەماوەری کرێکار و زەحمەتکێش بێبەری کردووە. ئەگەرچی ئامارێکی ورد سەبارەت بە ژمارەی کەسانێک کە کۆڵبەری دەکەن لە بەردەستانیە، بەڵام بەراورد دەکرێتکە لە نێوان 100 تا 150 هزار کەس لە مەودای 700 کیلۆمتری سنوورەکاندا لە ڕێگەی کۆڵبەریەوە ژیان بەسەر دەبن. لە ناو کۆڵبەراندا لە مێر منداڵانی 12 ساڵەوە دەبیندرێ تا پیرە پیاوانی 70 ساڵ تەمەن. هەروەها ژنانی سەرپەرستی بنەماڵە و لاوانی خوێندەواری بێکاریش ژمارەیەکی بەرچاو لە کۆڵبەران پێکدێنن.
زۆربەی تێپەڕگە سنووریەکان لە سەڵماسەوە تا هەورامان شوێنی تێپەڕینی ژنان و پیاوان، لاوان و تازە لاوانێکە کە بۆوە دەستهێنانی بژێوی ژیانیان لەگەڵ مەرگ لە کایەیەکی ڕاستەقینەدان. کۆڵبەری لە ڕوانگەی کۆماری ئیسلامیەوە تاوانە، هەر بۆیە هەموو ڕۆژێ ژمارەیەک لەم زەحمەت کێشە بێدفاعانە دەکەونە بۆ سەیدار و دەستە بەکرەگیراوەکانی سپا و هێزی ئینتزامی و هەر وەک دوژمن لە بەرەی شەڕدا ڕەفتاریان لەگەڵ دەکرێ. ئەوان دەبنە ئامانجی تەقەی ڕاستەوخۆ و درێژەی ژیانیان دەکەنە بارمتەی و دەستهێنانی پارویەک نان. وەرزی زستان و سەرمای ناختەزێنی زنجیرە چیاکانی زاگرۆس کال لە شەو تێپەڕین لە میلیۆنان مینی بەجێما و لە شەڕی ماڵوێرانکەری ئێران و عێراق و بۆستەی چەتە و باجوەرگرانی سپای پاسداران و هێزە ئینتزامیەکان کە هەموو شەوێ بە کوشتنی کۆڵبەرێک چرای دوو کەڵگرتووی هیوای بنەماڵەیەکی هەژار دەکوژێنەوە، بارودۆخ و شوێنی کاری کۆڵبەران پێک دێنێت. کۆڵبەران سەرڕای هەمووی ئەم مەترسیانە بە ناچار بەشێک لە حەقدەستە کەمەکەی خۆیان وەک باجی تێپەڕین بە پاسەوانانی سەرسنووری ڕژیمی ئیسلامی دەدەن. هەروەها چەندین تێپەڕگەش لە خاکی کوردستانی عێراقن کە تێدا هێزی چەکداری حیزبە سیاسیەکانی نەیاری ڕژیم ڕێگا لە کۆڵبەران دەگرن و ئەوانیش بە ناڕەوا بەشێک لە داهاتی کەمی کۆڵبەران داگیر دەکەن. بەڵام ئەگەر کوردستان لە راپۆرتەکەی ڕۆژنامەی هەمشەهریدا لە سەرووی دەرکەوتەی فەلاکەتیەوە لە ئێران لە ڕوانگەیەکی دیکەوە لە بواری خۆراگری و تەسلیم نەبوون لە بەرامبەر کۆماری ئیسلامیشدا باڵانشینە. ئەگەر بەهۆی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی لە کوردستان دەرکەوتەی بێکاری و هەژاری و فەلاکەتی خەڵک لەسەرەیە، بەڵام لە ئەدەبیاتی سیاسی ئێراندا کوردستان بەردەوامەوە بیرهێنەرەوەی وشەی خۆراگری و ناڕەزایەتی و تەسلیم نەبوونە. ناسنامەی ڕاستەقینەی خەڵکی خەباتکار و شۆڕشگێڕی کوردستان نە بە هەژاری و بێبەشی بەڵکو بە خۆراگری سەربەرزانەی لە بەرامبەر ڕژیمی هاری کۆماری ئیسلامی بە تەسلیم نەبوون لە بەرامبەر سیاسەتی جەنایەتکارانەی ئەم ڕژیمە و خەبات بۆ وەدەستهێنانی مافە پێشێلکراوەکانی خۆی مانا پەیدا دەکات. کوردستانی سەربەرز ناوی سەنگەری شۆڕشی بێبەشان و ستەملێکراوانی ئێرانی لەسەرە.